معاشم 150,000 دینارە سێ تانکی پڕکە معنایەتی نەخۆشیە ئەدی خواردنە ئەدی شتەکە کاکە ئاومان نادەنێ سێ کۆران ئەو کێشەمانەیە تانکەر هاتیە دەرێ وەرە تانچیم لەو پڕکە دەرێ 50,000 دینار معاشم 150,000 دینارە سێ تانکی پڕکە معنایەتی نەخۆشیە ئەدی خواردنە ئەدی شتەکە معقولە ئەمە سێ کۆران بێ ئەو بین هەر هەموو نەسیزاویە سێ کۆران نیتی لەبەر چیە ماوەی چەندە ئاوتان نییە واللهی ئەمن دوو مانگ دەبیتن تقریبا تازە خانیم کردێ لێرە ماگەکە هەر ببێ ئاوی شەوێ حتە سمێن دەبێت لە دیار ئاوێ دانیش وەرە شەش مزەخەم لە ماری دانایە ئەوی بگۆڕە ئەوی بگۆڕە ئەوی بگۆڕە ئەوی بگۆڕە چ بکەم کاکە هێنانی کەش ئەمە هانامان لە بۆم گۆی نایە و زەنگۆش خۆتان و زەمیرتان هەرێ وەڵڵا بەڵێ ئەوە سەرنجڕاکێشان پێش ئەوەی کە دەست پێ بکەن گوتت کەەوە خانوەکە دەفرۆشین بەس لەبەرەوەی ئاو نیە لەبێ ئاوی خانەکە دەفرۆشین بەێ چونکی ئاو دووماگەنایە بەڕاستی لە سنە دێم و بۆ وەزعی هاین ئاو نیە بە خۆم داکەم لە ماری دەستی دەوشا کۆرای بشتۆ کە ئاو دەڕوا هیچ ئیسفادە لە بوون نییە ئارێ وڵا داوای خۆمان دەکەین کە ئاوکەمان بێتەوە بەڕاستی مشکلمان نییە ماوەی چەندە ئاوتان نیە مانگونی وەک زیاتر لۆ دوو مانگ ینی کێشەی کەم ئاویە یاخود ئەو سێ کۆڵانە گشتی هەموو ماڵەکان بەو شێوەیە دەزانین چێ بەخۆی مۆقعی ئەو سێ کۆرانە تۆزێک بەرزایی تێدایە ئاوەکە دەنگ دەگاتەمە هەتا ئەوان ئاوەکەی خۆیان تێر دەبن مشکلیان نامینێ ئەو ئەگەر لۆمە بێت ئەوە یەک دوو ئەو تانچیکە لە بۆ نەسیز لاندرایە کە 500 مارە ئەو تانچیە مەترێک ئاو زیاتر خەزن ناکە لەبەرەوەی کەرچی بڕایە پێویستی بە گۆڕینەیە دوو بیری ئەو نەسیزش بۆ خۆی دوو بیر بوو لە بۆ تەغزیەکردنی 500 مار بەڵام ئێستا یەک بیلەکەش تەواو نییە هەرچەند بەڕاستی ئەوان هاتیینە مۆلیدیان دانایە بەڵام مۆلیدەکە لۆمە نییە ئەمە ئیسفادی لێ ناکەین مۆلیدەکە لۆ چێە لۆ دیسان لۆ ئەو دەگەرێت و ئاوەکە دەگەرێت لەو مارەنە ئەو مارە ئاوەکە چلێ دەکەن نازانم میم وی ئاوەکە لۆمە نایە بە مۆلیدەکەش لۆمە نایە ئەمە لێرە یعنی بێرە هەندێک خەڵکەکەش ڕەحم بە ئاوەکە ناکە بەڕاستی ئاوەکە بە زیادە سرف دەکات و ئەو سێچار کۆرانە لەو دیش سێچار کۆرانی دیگەیە بەڕاستی هەیە نی سعات ئاوینی ئێکاکە نی سعات لەو هاوینە مندارت هەیە پێویست بە ئاوە بەم بڕیدەیە یعنی ئاو یعنی ژیان کە ئاود نەبوو یعنی ژیان ئەمە ساڵ فکرەوە دەکەینەوە خانەکانمان فرۆشت بەڕاستی ژیانمان نمایە ئەمە نی سعات ئاود بێ معقولە نی سعات بە نی سعات نیوتانچی پڕناوی ئێکاکە نیوتانچی ئەم بەردەکەمێ یەکتانچی دەوێت هەر بەتەنی یەکتانچی دێم بەڕدەکەمەیە 1000 لیتری دەوێت ئێکاکە باش ناکە ئەدی بەچ بەدەم چاوم کەم بە خۆششتنە پێویستی مارە غەسالەیە